جاری وا هەیە لێم تێک دەچێ من ئەو دەژەنم یان ئەو من دەژەنێ. ڕەبین جەمال یەکێکە لەو هونەرمەندانەی کە زۆر بە هەست و سۆز ناسراوە. چ شتێک لە ژیانت زۆرترین هەستت پێدەدات؟ ژەنینی ئامێرەکەم کاتێک کە پەنجەکانم بەرەوە ئامێرە دەکەون جاری وا هەیە لێم تێک دەچێ من ئەو دەژەنم یان ئەو من دەژەنێ. زۆر جار هەبووە قسەی ناخی دڵی خۆی بۆ کردووم. منیش زۆر لە نهێنیەکانی خۆمم لایە و ئاشکرا کردووە. لەگەڵ ئەوەی متمانەیەکی زۆرم پێیەتی بەڵام ئەویش دەزانێ قسە بۆ چێ دەکا. بەڵام لەگەڵ ئەوەشدا دنیایەک هەستی جوان دنیایەک ساتیکا لەگەڵ کلارنێت کۆم دەکاتەوە. ئەو لەحزانە بە هەموو دنیا ناگۆڕمەوە. ئێستاش پێم دەڵێن لە نێوانی کلارنێت و گۆرانی من لە هەموو شوێنێ گوتومە ئێستاش لێرە دێڵێم هەناسەیەکی کلارنێتەکەم بە هەموو گۆرانی دنیا نادەم.